تاوی کلم شیم وارگا بیانی هاتو زاری نوارگا جیانی من مکوه شوایا آی بهار شونه دروبم سوارگا وتنجار قوي دايا وتندين الذمل معايا سريقي ونرخقي معايا زكينا في مكان دايا قباري ظلي غيبة بعدا قباري ظلي غيبة بعدا بهاري كذب وداخل ابا هنعسى بغواني في لديكن وي هزارا خذ جيلي من مهابا اي هزارا خذ جيلي من مهابا وتندي وانا كي خوتم وترمي خاكي بركتم اگر بیتو قبولم کن بدل سر بعضی سرنگتم جگرسون تعلیل آوانی بده مالو بده جتم لباغی عشق میدرده فدا کامرین کمشیتم ممكن برمور لبرجاول بدن وباسو بعض فيهم خنجبونون يمقرن بقارب ميون شرط راضي وعشقي خوم هر هنگرم تابردرم شرط راضي عشقي خوم هر هنگرم تابردرم بالك خبري زابم صندوقيم أسرار بمي صندوقيم أسرار بمي ئەمە مێژووی شکەستە و کورد عادەتی کردگە و ئەو جۆرە کوردە عادەتی کردگە بە مێژووی شکەست شەوی تاریکە لێم شێواوە ڕێگا بەیانی هاتو زۆری ماوە ڕێگا بەیانی هات و زۆری ماوە ڕێگا ژیانی من وەکوو ئەو شەوایە ژیانی من وەکو ئەو شەوە وایە ئەو شەوە ڕێگەی لێوەن بوو بە بۆ هەر کوێ دەڕۆم بەسراوە ڕێگا وەتەن سەری بێنرخ و بێمایە پێناوی وەتەندایە ئەمە گوویە لە ئەوجە کەی لە وەتەن بوونا خەریکی خۆ دەهۆنی تۆ ئەمە ئەدەبیاتە شکەستە ئەدەبیاتە ڕۆخان و شکانە و سوکنایی فقط بە عرفان تێت ئەوەی کە تۆ لە مەوقعیەت دەرەچیت ئەیدەیتە دەمە پیری
پیریە کە جوانیت نەکرد، پیریە کە برسی بووی بە جوانی، بێدەسەڵات بووی بە جوانی، یەک عمر سەرگەردان بوویت، عمرت وەکو ئەو شەوەسەوە ڕێگەتگم کرد. من ئەمشەو گەرەکمان تەحلیلە بڕیارەکەی دادگای فەدەراڵی عێراق بکەم، ئەوەی کە بەری بە پوڵەکە گرت بێت بۆ هەرێمە کوردستان. بەڵام پێشووتر گەرەکمە تەوزیحێک بدەم کە من ئەم تەحلیلانە بۆ ئەەکەم. ڕۆژنامەنگارین ئێمە، گەرەکمانە سەوادە خۆمان نیشان بدەین، یا ئێمە گەرەکمانە کارێک بکەین. من بۆ تێم لە تەرانە لە گۆرانی باو و سەردەمە مردم لێ ئەدەم، لەبەرەوەی من باوەڕم بەوە نییە کە مێژووی ئێمە مێژووی نووسراوە ناوە پرتۆکە، حەکاویەتە میرەکان و شاعیران و گۆشەی خانەقا و تەکیەس. من پێم وایە ئێمە کولتورە خۆمان و فەرهەنگە خۆمانمان ژیان کردگە، و ئەمە جاری و ڕەوان و ساریە لە ناو ژیان ڕۆژانی تەک بە تەک ئینسانەکان ئەم سەرزەمینە. بۆیە ژیان ڕۆژانەی ئینسانەکان و ئینسان و کوردی فەرقی فرەس لەگەڵ گوزارشێک کە تۆ لە پەرتۆکێکە ئایگریت، لە شعر مەحویە ئایگریت، نالیە ئایگریت، یەکجار جیاوازە. ئەو کولەن عرفانە، عرفانێ هندی یەهودیە، ئەم کولەن داستانێکی تری هەست. ئیمکانی نییە تۆ لە تەرانەی سەرزار خەڵکیە مطلقی بەناوە خواب دۆزیتەوە، مطلق سرفەن ژنە. بۆ من ئەم تەحلیلە ئەەکەم سەبارەت بە بڕیارە دادگاهە فێدراڵی. ئێمە ڕۆژنامەوانین، تەحلیلگەرین، گەرێکمانە نیشان بین کە تەحلیلگەری خاسین، یا ئێمە داستانێکی ترمان وا پێ. من بۆ ئەم تەرانە لێدەم، ئەم تەرانە کە گشت کەسێ دڵی تێتە کۆڵ حەزی پێیەکە، جارێکی تر گوێ لێبەن و گشت کەسێ ئەمازانێت بیستگێسی بە دەنگە جۆرا و جۆر و دڵی پڕەوێت و وا لە ئەوجە پاتریۆتیک بوونە، یانێ کەیرە وەتەن بوونە، یعنی بە قەوڵ خۆتان بەو ئەدەبیاتە کە ئەوە تەولی دەکا نیشتمانی بوونە. بەڵام ئەو مێژووی شکەستە. جارێکی تر گوێ لێ بگرنەوە، جا تەوزیحی لەسەردا. بياني هاتو زوري ناوريقا جياني من مكوها والشوايا اي بهاشي ونيدروبا مستوريقا وتنجار قويدايا وتندين الذبل معايا سريقي ونرخدي معايا زكينا هەڵبەتە سەر نرخومایەیەکی فرەی هەست و ئەم تەرانەکە لە ئەوجە ئەحیانەن ئێحساساتە هەڵقوڵیاگە نیشتمانیە ئینسانێکی شکست خواردەگا دروست کردیاگە بووگەسۆ هەوێنە دووگڵە فرمێسکە سەرچاوە ئینسانە خووگرتگە عەسر معاسر کورد و شکست. من ئەمشەو تێم بەشێک لە مێژووی ئەم شکستە و سەبەبە ئەم شکستە بەحسەکەم و بۆ ئێمە یەک لە دوای یەک بۆ کورد و چمکە کورد و ئینسانێک کە پێناسەی ئەکەن بە کورد شکست تۆمارەکەی. کێ ئەم گەلە کۆمەیە لە ئێمە کردگە؟
خۆمان تۆ ئەوێنی لەو پڕ ئستیسال و ئینسانێکی کوردانیشێت تماشای دەست و مەچەکە خۆی ئەکا تماشای بەژن و باڵای خۆی ئەکا چی نەما و بیکەم تاریکی تەنیایی خەتەر بەدڵە شەوە زەنگاو چوون بەدڵە ئژدەها چوون بۆ من هەر شکست دەخۆم ئاخری کزۆڵی ئاخری ڕەقهەڵاتگی ئاخری بێگۆڕی ئاخری بێبەرودوایی ئاخری کەوتنە دەستماچکردنە ئەرباب بۆ من ئەمڕۆ ئەو پەیامەی ئاغای مەسعود بارزانی ئەخوێنمەوە و مەسائلێکی تریش ئەخوێنمەوە تا دەرکەوێ لەم سەرزەمینی کوردەوارە هەر بە تەنها ئەو بەشەی کە پێی ئەڵێن کوردە قەومی کە ئێمە بین وای لێنێ قۆمیاگە ما بەقیە گشتیانیان قۆمیاگە لێیانیان خۆماندگە دێمە سەر ئەوەی کە من ئەم تەحلیلانە بۆ ئەەکەم لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێمە ساڵ حاز کە خەریکین کارێکەکەین و فەرازە ئەمە خڕبووە لە شتێک بەناوە ئاخێزنامەی کوردان ئاخێزنامەی کوردان بە زوانە لاتینی نمونە بەرابەرەکەی ئەوێت بە مانیفست ئەلبەتە ئێستا مانیفست تقریبا بۆ هەر شتێک بەکاریە بن بۆ ئێلامە مەوجودیەتکردنە گروپێک شرکەتێکی بازرگانی بەکاریە بن بەڵام مانیفست نووسینێکە ڕوو بە خەڵک کاریشی لەسەر خەڵکە دەبێت لەسەر خەڵک کارکە مانیفست مەسئلەیەک پرسیارێک ئەوروژێنێتەوە پرسیارەکە مهم نییە ڕێگەی گەیشتن بە وەڵامە پرسیارەکە مهمە فۆرمەکەی گەیشتن بە پرسیارەکە مهمە بۆ ئەوەی لەمە تێبگەین لە مانیفستی حیزبی کۆمۆنیستی مارکس و ئێنگلسا مەسئلە سوعال ڕزگاری چینی کرێکارە وەڵامەکەی چینی کرێکارە بۆیە مارکس دانیشێت ئاسەواری دواتر ئەنووسێت کە کرێکار بۆ دەبێت ڕابڕێت بۆ دەبێت ئینقلاب بکات ئەمە مهم نییە کە ئەسڵەن کرێکارێک هەبێت کە مەیلی بە ڕەهایی هەبێت ئەمە مارکسە کە ئەو کرێکارە دروست ئەکا کارە مانیفست ئەمەسە ئەهەمیەتی مانیفست ئەمەسە بەڵام کارچیشتە بازرگانی ئەکرێت تەبیعەتەن مانیفستیش وا پێیەکەن ئاخێزنامەی کوردان چیەکە؟ ئاخێزنامەی کوردان پرسیارێک ئەوروژێنی ئەو پرسیارە چییە؟ ئینقیادی سیستەمیکە ئینقیادی سیستەمیکێ کە بەهۆی نظام سوڵتەی جیهانی بەسەر ئەم گۆی زەمینە دانریاگە لە گشت کەسێ خراپتر بەسەر کورد دانریاگە ئەوەی کە پێ ئێژن کوردە قەومی ئیتنیکی کە وەکو مەوجود تەبیعی پێناسەی ئەکەن بە زمان و بە شێوەی جلوبەرگ و هەندێک کلەپۆرە دیار و ئێلەمانە کلەپۆری ئاگاهی ئاگاکردنەوە بە قسە نییە بە شەرایەتە ژیانکردنە تۆس شەرایەتە ژیانکردنە تۆ بە ئاگاهیەک ئەگەیەنێ شەرایەتە عەینی و مادی زەهن تۆ ئەگۆڕێت ئەو ئەدەبیاتەتان گوێ لێ بوو ئەدەبیاتە شکەستە کە تۆ ئەنواری بە خۆتاوێنی دوو دەسە هەست قاچە هەست باڵا و بەرزە قیافە لە کەس خراپتر نییە ئەی بۆ کەوتکیتە دوای گشتکەسێ ئەی بۆ تۆ لە مێژووە
نیەی کە هەی خەڵکی تەئیدەکەی، نیەی کە هەی خەڵک تەئیدەکەی. مثال ئیمپراتۆریەتێکی عوسمانی مەوجودیەتی مادی نییە. تۆ لەکوێ ئەمازانی لەمەی کە وەختێک گوزارشی کێشانی شەمە نەفەر یا ڕێگەی ئاسن بۆ تورکیە یا عوسمانی دائەنێن، بۆ یەکەم جار بەڕووبوومی جووتیاری ئەتوانێت بگۆزرێتەوە بەرەو ئەستەمبوڵ یا بەرەو شارە گەورەکان ئەو سەردەمە کە بەڕووبوومەکە خراو نەوێت. پرسیارە گەورە مەسەڵەن ئیمپراتۆریە زەبەلاحی عوسمانیە بەچی چووکە سەر ڕێوە؟ ئەگەر ڕێگە و بانی بازرگانی کردن باج وەرگرتن نەبووکە، بەچی چووکە سەر ڕێوە؟ تۆ لە مێژووە کە دەرە ئەخەن ئێژن بەدرخانێ بوو داوای سربەخۆیی کرد لە عوسمانی لە کاتێکا کە نە دەوڵەت میلەت معنای هەز نە ناسیۆنالیزم معنای هەز، داوای سربەخۆیی کرد لە عوسمانی لە کامە دەورانە؟ ئەحیانەن لە دەورانە مێژوویەکە کە تاریخە ئومەتیە و ئیمپراتۆریاییە. دەی ئێمەش ئیستەوا حەجێکمان نێ بەدەستەوە وا لە کوولەکەی تەڕیش باسمان ناکەن، فرەحەزەکەین بەم مێژووە بەدرخان داوای سربەخۆیی کردگە، ئیعلامە سربەخۆیی کردگە. دەی بەدرخان چی کردگە؟ وەڵا سەو خوڵدەیە بناڵی بوون و دەی وەڵا حەج عوسمانی هات بەدرخانی شکاند، بەڵام بەدرخان سکەی لێدا بوو بە ناوی خۆی. ئیستا ئەمە بوو بە قارەمانی بۆ ئێمە ڕاپەڕیجین بەرامبەر بە عوسمانی و شکستیشمان هێناوە بەدەست عوسمانی. تەواو کارمان چ بوو؟ عوسمانیەکی نەبووگمان بووک پێدا، خۆشمان قبوڵمان کرد، شکستمان خواردە. نمونەیەکی تری مێژووین ئێژن ئومەویەکان واحد شەواهدە مادییەکیان نییە، بەدەستی کەسێک بە ناوی ئەبوو مسلمی خوراسانی، ئەبوو مسلمی خوراسانی کورد قیامە سیەح جامەکان یانێ جلە ڕەشەکان لیباسە ڕەشەکان لە بین چوو. دەی ئەبوو مسلم خوراسانی ڕاپەڕیگە بەرامبەر بە خەلیفەی مسلمینە ئومەوی. تەبیعەتەن لەم جەهانە ئیسلامە بە زوانە کوردی یەک نێرەکەری واتیە خەلیفە. تۆ ئەگەر بترسی لە کێ ئەترسی؟ لە خەلیفە. کێ سپای شەڕی هەست؟ خەلیفە. دەی تۆ وەختی خەلیفە بکوژی ئیتر لە کێ ئەترسی؟ لە هیچ کەس، لە هیچ کەس. ئێژێ ئەبوو مسلم هات ئومەویەکانی خست، تۆ ماتەڵی بێژێ خۆی کرد بە خەلیفە. ژنەوە عەباسیانی کرد بە خەلیفە، عەباسیانیش ئەبوو مسلمیان گرت کوشتە. وەڵا جدەن بۆ ئەبوو مسلم کەر و قاتل و نەفام و دەی من خۆم کاورایەکم ڕۆخاندگە وان نێرە کەرەکەیانە، بۆچی ئێشێ بڕۆم مڵۆزنێکی تر بێرم بۆ خۆم؟ مەگەر ئەحمەق وم. ئێژێ کاورای هەورامی لە کاورایەکی تری پرسی وتی قەسەمە ئەم تووبی ئیلاهی دەروێشی وەشەن یا پادشاهی؟ وتی وەڵاگە کەروی دەروێشی خۆشە، تەبیعەتەن پادشاهی خۆشە. ئێمە لە هەر کوێیەکا بەحسمانەکەن قەرارە ئیدەیەک تەسبیتکەین بێ ئەوەی کە کابرا هیچ شناسنامەیەکی بوو بێت، بێ ئەوەی کە کابرا هیچ شەواهدێکی بوو بێت، هیچ بەڵگە و مستەمسەکێکی بوو بێت. ئەمە ئینسانە عاقڵەواتە ناو فکر. بۆ دنیا تۆ ئیگنۆرەکە، بۆ دنیا لە تۆ مێژوویەکی خراپە نووسێ. لە کتۆبە ئیسلامی و ئەحادیسە گەورەکانە نەقڵ کریاگە لە دین ئیسلامە نەقڵەکەن. الأكراد طائفة من الجن. بو أكراد طائفة من الجن، أي بو الفرنسيون طائفة من الجنيين، أي بو الأتراك طائفة من الجنيين، أي بو الأفراس طائفة من الجنيين، أي بو الصينيون طائفة من الجنيين.
کاکە ئێمە لە کێ پیا و کوشترویین لە کێ خراوترویین خۆ ئەوەنەی تەموچینە چەنگیز بە قەبڵە تاریخ خۆیان پیا و کوژنەویین بۆ ئێمە ئەلئەکرا تائیفەت من الجنی ئەگەیتە کتاوەکەی مەولانا سپێون ڕوومی کە مەسنەویە مەعنەوی بە خۆشەویستی حوسام الدین چەلەبی نووساگە مقدمەکەی نیکڵسن موساگێسی بە عەرەبیە ئەگەر هەڵە نەبم باس ئەکا کە حوسام الدین چەلەبی لە باوکێکی کوردیە و ئێژێ أصبحت كرديا وأمسيت عربيا. أوكي يعني دكتور سروش إيجيت أم أصبحت كرديا كردي يعني إنساني جاهلي نفامي بفرهنجي بكلتور واحد نازاني عربيش يعني إنساني مثقف وتيجيشتو أمانة أما معجزات بمحزي بيخوار يسينابي حوزي علمية صحا كردوغا نادان وجاهلوغا ايوارا بوغا سوزانا وتيجيشتو صاحب كلتور أصبحت كرديا وأمسيت عربيا. شرف خانە بدلیسی ئێژێت ئەم کوردە بە فیتنەیەکی بچووک جرمە گەورەکە بەز نییە ئەم کوردە یەکتر ئەکوژێ ئەنا وەکو کولە قەپیانە کرد بەسەر ئەم دنیام دنیا ناخوارد چون زاوزێ خراوەکەن. ئەمە بۆ تۆ سوال ئەرێ ئەم گشتە حەجمە بۆ بە کورد ئەکرێ یا فردەوسی ئەژێ کنون کۆردەزان تۆخمەدارەت نژاد کە زاواڵ ناوێت بەرەش بەهات چوزام شتێکی ئەوە بۆڤەت خانەهاویشان سەراسەر پەلاس نەدارن دەردل زیەزدەن هەراس بەڵام کەوە لاڵن و لاڵن و وانە و کەژوکیەوە. تۆ ئەوێنیت ئیدەیەک نالایق ئیدەیەک نەفام ئەم مردمی کوردیانە گرتگە بەناوی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی تورکی و دەوڵەتی عێراقی مشتێ ئەحمەق لە ڕزا پاڵانیە ئەحمەق تا حەمەڕزای ئەحمەق تا کوڕەکەی تا خومێنی تا ئەحمەقانەی وانە بەغاوانە ئەسەموڵە. ئەمەوێت و سوال ئەلێ بۆ ئێمە وا ئیگنۆر کریاگین ئەوە نەمانە باس ناکەن خەریکە دڵمانە تەقی وەینە ژنێ زەریف وا گشتی مەجلسەکە قەراری داگە و بڕیاری داگە کەس هەڵناوە جوانیمانە. جا ئەوسا ژنێ زەریف و گەرێکی و ناوداخە خۆ ئسناپچەت و ئەمانە نەبوو لە زەماوە ناخۆی ئەڕازاند و ئەڕوێ بەردەمە گۆرانی وێژە دەورێ چۆپیەکێشا یا خۆی ئەدا و بەردەمە شاعرێکە شاعر گۆرانی وێژەکە وەکو لفتە جوانڕۆیی ئەوە نێژێ دایوە بەردەما وەک تەیرە و وەبرد و ڕووی نازەوە سڵاوێکی کرد وەشان ڕاسان ڕوانی مەلاوە منیش و عەلەیک جواوم داوە وتم عەلەیکمە سڵام نەو نەما من و جەیراونە سەردەشت ئاوی خۆتەن خۆ ئیشارەی دیدە ڕووبەڕووم کردی بنچینەی عمرم جەبێ خاوەردی ئەگەر لفتک بە شێعر نهاتایە بە باڵای ئەم خانمە زەریفە ئەم خانمە دڵیەتەقی 2000 کارە خراوی ئەکرد لەبەرەوەی بکەوێتە بەرچاو. ئێمە ئەوەنەوە بەرچاو نەکەوتکین تەسویرمان بۆ خۆمان نەوگە و ئەوەنە تەخریب کریاگین مردمە ئێمە ئۆغدەیی بووگە بۆیە حازرە لەژێر ناوە خەتەنەی ژنان و کوشتنە ژنان و ئەمانە و دەرکەوێ و حەیتەرانکە بۆیە بەهمنە قوبادی فیلمە بۆ دروزەکە کاتێ بۆ مەستی ئەسپەکان کێسەڵەکانیش ئەفڕن مۆزەخرەفتەرین فیلمێک کە تۆ ئەتوانی سەبارەت بە کۆمەڵگای کوردەواری دروستیکەی. لذا تەسویرێک لە ئینسانە کورد ئەیدەن دانەیە کوردە ئەحمەقە سادەیە نەفامە خەڵەتی ئەکەم. ئاخێزنامە چیەکە من تێم ئێژم مەسئلەیەکە تەرحیەکات ئینقیادە سیستەمیکە فۆرمە ئازادبوون لەم ئینقیادە چییە؟ وەڵامەکە ئینسان مخەیەرە ئازادە سوڵتە قبوڵ، مەگەر کوردی
ئەگەر ئەوەی ئەهلی فکر بێ ئەزانێت کە ئەمە مهم نییە کە کوردێکی سوڵتە قبوڵ نەکەری ئازادی مخەیر بووێت هەر ژیا بێ لە گوێ ئەم زەوینە، مهم ئەوەسە من باسی ئەەکەم تا بەدی بێت، مهم ئەوەسە من باسی ئەەکەم تا بەدی بێت. ئەم قسە زۆر مهمە، گەرچە کە ئینسانە کوردی ئینسانە گەورەیە بووگە، بۆ گەرچە کوردی بوون ئینسانە فەرهەنگی و کولتوری بووگە، نەتەبیعی ئێمە دوو جۆر زەمەنمان هەست، دوو جۆر کاتمان هەست، کاتێکی تەبیعیمان هەست کە ڕوو لە ڕابردووە، میت و ئوستورە و ئەفسانە، کاتێکی تریشمان هەست کە ڕوودە لە داهاتووە، کاتە کولتوریە. ئینسان موجودە کولتوریە نەمەوجودە تەبیعی، و داهاتوو ئەوێنێت. ئەوانەی کە وانە ڕابردووە موجوداتە تەبیعین، وەکو پەز و مانگا و کەر و قاتر و ئەمانە. ئەم تاریخە تەبیعیە وە چه دەردێگە خوا و دەردە بەرهەمهێنانەوەی کۆیلەیەتی. بۆ ئێرانی حەز ئەکەن بە مێژووی ڕابردوو، بۆ داهاتویان نییە، لەبەرەوەی موجودە تەبیعین، لەبەر ئەوەی مێژووی پادشاهە هەخامنشی یەهودی یەک لە دوای یەک کۆیلەیەتی ڕەعیەتی بەرهەمهێنی. ئێرانی یعنی چی؟ یعنی کۆیلێ پادشاه. ئەی ئینسان کامە بوونەوەرە؟ ئینسان بوونەوەرە کولتوریە، ڕوو لە کوێز ڕوو لە داهاتووە. ئەو ئینسانە سوڵتە قبوڵ نەکەرە یاغیە تاغیە، ئەو ئینسانە مخەیرە کوردیە و ئینقیادە سیستەماتیک ئەشکێنێت، موجودە کولتوریە، هەروەکو مەفهومە کورد کە لە چۆنیەتی ڕووبەڕوو بوونەوەرێک بناوە ئینسان کوردی لێ ئەخولقێ. بۆیە ئێمە فەرقەکەین تەکە خەڵکی ترا، بۆیە ئێمە دنیا جۆرێکی تر ئەوێنین تا خەڵکیکی تر. ئەوسا ئیستا پەیمانە حەیدەری و یارانە ئاخیز چی ئەکەن؟ بۆ تەحلیلەکەن، بۆ ئەو گۆرانیە لێ ئەدای ژێمە مێژووی شکەستە، ئەمە کووردە. وەختی گەرێکیانەوە فارسی بنووسن واوێ خەنەبەری کوورد، ئەمە کووردە، کورد نییە. ئەمە کووردە دەستکاری کریاگە، حەق کریاگە، خۆ بە شکەست خواردەگە، خۆوە قوروانی زانەگە سوالکەرە. بەڵام ئێمە ئەوە نە، لە دەوروبەری ئەو کوردەی وا باسی ئەەکەین کە نظامە ئینقیاد دەبینەوە قسە ئەەکەین تا ئەو کوردە ئەگەریش نییە لە دایک بێت، بە وجود بێت، دروست بکرێت. بۆ ئێستا تۆ ئەوێنی فرە کەسێک مەفاهیمە ئاخێز بەکارەهێنێ، خەریکە لە دایکەوێ، ئەو کوردە کۆنە شکست خواردگە خەریکە فڕادا. ئەمە چۆن بوو؟ ئەمە 7 ساڵە ئێمە تحلیلە سیاسی ئەەکەین، تحلیلە کۆمەڵایەتی ئەەکەین، مەتن ئەهۆنین و گزارش ئەدەین لە هەرچی زاویە هەست، یا بە قەوڵی ئینگلیسیەکان ئەنگڵ، نازانێەوە چی بێژن، زاویەسی تر. پس ئەمەی کە ئێستا من تێم نامی مەسعودە بارزانی خوێنێت و دوژمنایەتیم تەکە مەسعودە بارزانی هەر نایشی ناسن بە نزیکەوە. ئەوە نەبوو ڕۆژە بەیانەکەی یەکێتیم خوێن پارتیم خوێن و بەرامبەر بە یەکێتی وتم زۆر سیاسیانە نووسیاگە ئەیبیتیانە، بۆ ئەو مەبەستەی کە گەرەکیانە. بەڵام ئێستا بەیانەکەی مەسعودە بارزانیتان بۆ خوێنمەوە، بۆ تا بزانیت نابێ بیسپێریتە دەسە قەدەر بڵێ قەدەر وای پێمان کرد. نەنا، ئێمە خۆمان مقەسرین. ئێمە تەسویرمان لە کوردە شکست خواردک، کوردە سوالکەر، کوردە ئەحمەق و نەزانە، هەرچی علمی دنیا سوا لە لای ئەوانی ترنێ لە لای کووردا. بە تایبەتی وەختێ بارزانیوی ئێژی من سەرۆکی ئەمانە نییە، دێمانە خۆ پیاگیانتیانێ، ئەگەر پیاگیانتیاوەیە خۆ من سەرۆکیان نەبوو.
بۆیە ئەوەی علم بێ یا ها بەلای عەرەب و یا ها بەلای بیانیوە یا ها بەلای ئێرانیوە یا ها بەلای فەڕەنسیوە ئینگلیسیوە ئەڵمانیوە علم خۆ بەلای کوردۆنی بۆیە ئێمە لە باشترین حاڵەت نۆکەر بیانیەکانی پشتمان ئەستوورە پێە بزانە ئێمە خۆمان هیچێنی کێ مهمە لە ناوە کورد ئەوەی وا ئەتوانێت دۆستایەتی بکاتەکە بیانیەک ئیستا پارتی وێکێتی بۆ مهمن پارتی وێکێتی بۆیە مهمن کە دۆستایەتیان هەست لەگەڵ ئەمریکا خۆیان پێیان ئێژن هاوپەیمانان ومعتەڵن یەک ئەوروپی قاچ خاتە ناو هەرێمە کوردستان فەرشی سوودێکی بۆ ڕاخن 50 نەفەر بە یەک و عەکسی لێ بگرن ئێمە ڕەفیقینا ئێوە ڕەفیق نیەن ئەوروپا زۆر مهمە بۆ ئیژێ ئەوروپا مهمە نەکەوەی کە ئەوروپا مهم نەوێدا مهمە بەڵام ئەو ئێژێ ئەوروپا زۆر مهمە بۆ لەبەر ئەوەی نیشان بدا تۆ هیچێ نیەی و ئەم ئینسانێکی مهمە کە لەگەڵ ئۆلاف شۆڵسە عەکسەخا لە داوس بۆ خۆ ناتوانێت نیشان بە لە تۆ ژیرترە لە تۆ عاقڵترە لە تۆ بەشەعامەتترە لە تۆ زاناترە ناتوانێت ئەمانە بە کەڵک نایە پس ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئەم تەحلیلانە ناکات چون ڕۆژنامەوانە چون گەرەکی نیشان با سەوادی هەست ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ خەریکە ئەو ئینسانە کووردە شکست خواردگە خۆ بە شکست گرتگە خۆ بە قوربانی زانیگە سواڵکەرە خەریکە پاکی وەکاتۆ ئەوەی وا ئەتوانی نظامە ئینقیاد لەبین بووە دۆستیەکە ئینسانە کوردیە سڵتە قبول مەکەرە مخەیەرێکە بێ ئەجەڵ ئەمرێ کە ئەڕوا بەگشت قەدەرە نوێنەرە قەدەر کێس خوا نوێنەرە قەدەر کێس زل هێزەکان ئەمانە قەدەرنی تر توێشێ تەسلیم بوویت و ئینسانە کوردی تەسلیم ناوێ و شەڕی تەکاکە ئەگەر شەڕە تاکە کەسی بکە تراژێدی دروست ئەکا بەڵام ئەگەر شەڕە کۆلەکتیڤ یا کۆمەڵ بکە بەسەر یاسەرەکەفێ بۆیە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ گەرەکیسی هەزاران هەزار ملیۆنها ئینسانە سڵتە قبول مەکەرە قارەمانە کوردی بیانداتە دەمی یەکتری و یەکتر تەکمیلکەن تا هێزە گشتی بێتە دەرەوە و تا بتوانێت کرۆک قەدەر بشکێنێت تاگرا تێگەین ئیستا بابین بزانین ئەو ڕۆژانەی وا ئەم ڕۆژانەی دروستکرد چۆنە ئەو گۆرانیەکەی بوو ئایستە تێمەسەرەوەی کە ئاغای مەسعودە بارزانی چی نووساگە ئاغای مەسعودە بارزانی ئیدعای تێ گەرەکیسی سەرۆکە دەمە قۆپان لە پێکانوێ کاشکەنە بیتوانێ بوێت بزانین بۆ ناوێت ئەمە گوێ بگرنەوە ئەڵێن سەر ئاغای مەسعودە بارزانی خب ژیانی من وەکو ئەو شەوە وایە بۆ هەرکوێ دەڕۆم بەسراوە ڕێگا بۆ مەسعودە بارزانیش دەقیقەن تێ ئەو قسەتانە بۆکە بۆ هەرکوێ دەڕۆین بەسراوە ڕێگا هەمەی حاجی مەحموود تێشت هەرە قسەتە بۆکە بزانە تا دوێ کە ئەمانە مەواتنە عێراقین ئەگرا بەشێ لە فدراڵە عێراقە بە یاسای عێراق ڕواتە ڕێوە برا عەرەبەکانمان ئەلە عێراقە تازەمان داخستکە لە هەرکوێ تیان تێگیرێ وەزعیان خراوە فەورەن مەلەفەکەی دوژمنایەتی دنیا بۆ کورد دەرتێرن کەچی کاکەگیان تۆ ڕازەکەی دنیا دوژمنمانە عەرەب دوژمنمانە ئێرانی دوژمنمانە باشە تۆ لە بەرامبەرە ئەم گشتە دوژمنە چۆن خۆت و قەر چۆن نەکرد بگەسەوە
چۆن خۆتت جەم نەگرکە گارد بگری کاکەجان 50 نەفەر لە ناوە سپایەکی 3000 نەفەر یا گەمارۆ بدرێ جەمەون پشتانە پشتی یەکتری تا هەروە گۆترە نەمرن حداقل 1000 نەفەر لەوان بکوژن دەی تۆ گەمارۆ دریاگی چۆن نەکەیتەوە بۆیان من دەنگەکەم هەست لەگەڵ ملا بەختیارە نەسیحەتی مەکرد وتم من نە ڕەجولە سیاسی کوردم دی نە ڕەجولە سیاسی عێراقی باشە تو ئێژی ئێمە گەمارۆ دریاگین سوژەی نێئۆلیبراڵی دروست کردایە مەسرەفگەرا کەنسومەر یا ڕۆڵەی ئینقلابی کامیان تۆ دەوروبەرە دژمن تەنی یەسیوە ئینسانێکی پارە پەرستی هەلپەرستی خۆفرۆشی ئەوانتە دروست کردایە خاسو یا ڕۆڵەیەکی قارەمانی نیشتمان دۆستی فەداکارکە حازرە لە چرکەساتێکی مێژوویە گیانبازی بکاوە گیانە دژمن بسێنێ و بڕوا ببێ بە ئاگر لە ناو گەروی دژمنە کامیان لێ تۆ درۆکەی تۆ درۆکە ێژی دژمنمان هەست تۆ دائیمەن تەزبیحێکە واوە دەسۆ ئاوا سووڕی ئەدەی ژی لەخوا بەزێەوەون و تۆ جوانەکەی کوردستان و پشتمان واوە ئەمریکا و لە هەرکویەکیش تێت ئەگیرێ ژی وەڵاوە دژمنایەتیەکەن لە حەقە کووردا با بڕۆین وەڵامە ئاغای مەسعود بارزانی بخوێنن و بزانین ئەم قسانە بۆ کێیەکە ئەمە ڕەهبەرە پارتە دموکرات و کوردستانە عێراق کۆنە سەرۆکە هەرێمە کوردستانە گاتفادرە حکوومەتە ئیقلیمە ئیستە ئاغای مەسعود بارزانی حتمما ئەمە خۆی نەینووساگە ئاژن پارتی پارەی هەست ئاژن حەلیمە کوردستان پڕە لە پسپۆڕ وا لە بەردەسیانە پۆڕ ئەکا ئەنووسێ ئەمە بۆیان نووسیگە دابزانین کێکی نووسیگە کەسێکیش عەرەبیەکەی هەست بیهەنێرێ من پێم وانێ ئەمە بە عەرەبی تەرجمە بکرێتەوە ئەگەر ئەمە بە عەرەبی تەرجمەکەنەوە 2000 شەقیان تێ هەڵەدەن هەر ئەبن بە مەسەلە لە ناو تەلەڤیزیۆنە ژێ کابرایە دانیشت و خەریک و نوێژیە کرد کاورایەکی تریش تماشایە کرد خەریک و ئەی وە ئەلاو وەکبەر و ئەلاو وەکبەر هەست پێی فڕایەدا کابراکە وتی بە شەرەفم هەر مەلایەکەی ئەم نوێژە بواتە سەرۆ 2000 شەقی تێ هەڵەدەن ئەمە بکرێ بە عەرەبی بیخوێننەوە لە هەر تەلەڤیزیۆنێکە ڕۆژێ 100 جارەتان کەنە پیتەخەنە ئۆکێ با بیخوێنینەوە پەیامێک لە سەرۆک بارزانیەوە بۆ ڕای گشتی عێراق و کوردستان خۆ خەڵک بەم شتانە تەوەجۆه ناکە سرنج نادا زۆر مهمە بەردەنگی ئەم پەیامە کێس بۆ ڕئیسی قوڵاتە عێراق نووساگێسی بۆ سەرۆک کۆماری وێنێزوئێلا نووساگێسی بۆ سەرۆک کۆماری عێراق نووساگێسی بۆ سەرۆک کۆماری تورکیە نووساگێسی بۆ کێ نووساگێسی بەردەنگەکەی کێس ئەم پەیامە بۆ کێس سەرەتا بازەکان بۆ ڕای گشتی یعنی بۆ من و تۆ کورد و عێراقی ئەڵبەتە بڕێ لە ئێوەی شەگرێتۆ کە عێراقی ئیستا ئاغا مەسعود بۆ ڕای گشتی خەریکە قسە ئەکا هەم کورد هەم عێراقی کەسێ تەرجەمەی ئەمەی هەست کە بە خەتابی ڕسمی و تەرجەمە کریابێ و هەنریابێ بە عەرەبی ئەو تەرجەمە دانێ بێ زەحمەت داینێت من مطمئنم ئەوەی ئەمە بکا بە عەرەبی تڕۆ ئەوێت ئەگەر تڕۆیان نەکەن عەرەبەکان هیچ نازانن ئۆکێ بە ناوی خودای بەخشندە و میهرەبان جێگەی داخە جارێکی تر دادگای فیدراڵی عێراق هەڵوێستێکی تری دوژمنانەی بەرامبەر بە هەرێمی کوردستان نیشاندا جێگەی داخە ئیستە من ڕای گشتیم ماتەڵم بزانم ئەم پەیامە مەسعود بارزانیەیدا ئێژێ چی ئێژێ بەداخەوە جارێکی تر دادگای فیدراڵی عێراق هەڵوێستێکی تری دوژمنکارانەی بەرامبەر بە هەرێمی کوردستان نیشاندا
بزان نایژێ نایاسایی دادگا کاری بە یاساس ئەم ئێژێ دوژمن کارانە ئیستە من خۆم ئامادە کردە قاوەکەم لە کەسوکارم ئێژم داو تفەنگمە بۆ بێرن ئیستە مەسعودی بارزانی ئیعلامە شەڕەکە تەبعانیشی وهاوێتە ئەی بۆ پەیامە هەنێرێ بۆ ڕای گشتی ئیستە من ماتەڵم مەسعود بارزانی بێژێ ڕفراندۆمەکە وا لە بیرتان نەتیجەکەیمان سەڕ کرد و دەرزیەکمان نێدا هەڵساوە تماشاکە دادگاهە فەدراڵی بڕیارە دوژمنانەی داگە ئۆکەی و ئیستە ئێمە دەرزیەک ئەدەین لە نەتیجەی ڕفراندۆمەکە هەڵی ئەسێنین خەڵکی کوردستان ئامادەون عێراقی گوێ بگرن ئەمانە پێشێرکارە دەستور و ئیتحادە عێراقن یاسای عێراق و مانەوەی یەکڕیزی عێراق بە من وا ئێژێت کە من ئیشە بەرامبەر ئەمانە بێسم و ئیستە دەستور ئەدەم سپاهە عەزەمەتە زرێوانی بکەوێتە ڕێ حتمەن واسە دابزانین واسە وەگەرنە تۆ ئەمە بۆ کێ ئەنووسی تۆ ئێژی بۆ ڕای گشتی کوردستان و عێراق و کوردستان عێراقیش خەیتە بەر کوردستان ئۆکەی وڕێگری لەوە کرد ئەو بڕەپارەیە بۆ هەرێم بێت کە بڕیار بوو لەلایەنە حکوومەتە فیدراڵیوە بۆ هەرێم کوردستان بنێرێت لێرەدا مەبەست بڕەپارە نییە بزانە کاک مەسعود بەرزانی خوا هەڵی ناگرێ ئێژی لە ناوە میوانیەکە دانیشکە گەرە کەسی بێژە من ئینسانە چنووکێک نییەم و سکروچ نییەم و دەست وشک نییەم و بەخوا پوڵ بەلام و مهم نییە و خوا هەڵی ناگرێ و لە چی بەلاتە مهمە کاک مەسعود کاک مەسعود ئەحیانەن تۆ ئیستە لە پێگەیەکی سیاسی وە خەریکی بەرامبەر بە بڕیارێکی سیاسی مەوزە ئەگری یعنی چی بڕێپارەم بۆ مهم نییە مەگەر خەیر و خەیراتە مەگەر بوجەی ئەم مردمە نییە مەگەر تۆ ئەم مردمتە نەکردگەسە عێراقی دەی مەگەر دەوڵەتە عێراقی ناوێ بوجەی ئەم مردمە بە ئەم مردمە خەدەماتی کردگە کاری کردگە تا چرخە ئەم عێراقە بڕاتە بەرۆ خۆبای هەوا ناژی حەق مردمە غەڵەتەکان نایدا یعنی چی ئەو پڕەپارە مەبەست نییە یعنی تۆ هەسە خۆت ئەیدەی دێ خۆت بیدە ئیسە تۆ هەسە خۆت ئەیدەی دێ بیدە بۆ نایدەی ئەمە یەک جار نییە ها ئیشە هەر بیدەی هەسە بیدەی دێ ئەم پۆزە بۆ لێ ئەدەی لە خۆتۆ وڵاو پارەکە مەبەست نییە چی مەبەستە چۆن پارەکە مەبەست نییە دەی لەگرات و درۆکەی ئەمە بکەی بە عەرەبی خەڵک پێەکەنی باسی چیەکە باسی بنەماڵەیەکەکە چیە باوەڕەکەی لە ناوە چواردانە ڕەفیق دانیشکە خەریکە خۆی هەڵەکێشێ بەخوا پێتان وان نەبێ پارەکە مهمە ئەوە هەرگەرەکمە ئەدەبی کەم وسە باوکێ کاورایە چنووک مناڵەکەی لە خیابانە ئەگری پاسگیری لێگەرەکە بابەکەیش نایسینی یا گەرەکێسی سوارە فامفاریکە بابەکە دڵی نایە 1000 دینار با سواریکە مناڵەکە هەر ئەقیژێنی خەڵکەکەی ژێ و بۆ سواری ناکەی ژێ بەخوا مەبەستم پارەکە نییە و ئیسە زۆر شتی خواردووە و باوەڕکە 10,000 دینارم بۆی سەرف کردووە هەر گەرەکمە فێر بێ هەر شتێک داوان نەکا کاکە تۆ ڕاهبەرە سیاسیت کێ ئەم قسانە بۆ کێەکەی ئۆکەی ئەمیشە ئەدەبیاتە سیاسی ئەم زوانە خەسیاگە و ئەمانە بەکاری تێرن ئەمەسە ئەم مێژوو شکستە دروزەکە کە پێشێلکردنی ماف و پرینسیپە کام ماف و کام پرینسیپ کاک مەسعود پرینسیپەکانی کێ ئینسانیەت عێراقیەت کوردیەت پرینسیپەکانە عێراقیەت چین کاک مەسعود عێراقی خۆی نازانێ پرینسیپەکانی چین پرینسیپەکان عێراقیەت چین هەروە لە خۆیان و قسەیانداگە دەی قەی یەکتری معلوم نییە پێشێرکردنە کام پرینسیپە ئیستە تۆ ئێژی ئەمە دوژمنانە بووگە و تۆیش ئێژی عەرەب دوژمنە تۆ گەرەکتە وا بێژی دە ئیسە کامە پرینسیپی پێشێر کردە پرینسیپەکانە دۆسی و دوژمنی پرینسیپەکانە سۆڵح کامە پرینسیپ
نایژێت. هەموو لایەک ئاگادارن کە بەشداری ئێمە لە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق لەسەر بنەمایەکی بەرنامەیەکی ڕۆن و تێر و تەسەل بووە کە هەموو لایەن ڕێککەوتنیان لەسەر کردووە. دەی چی بکەین؟ ئێستا ئاگادارین چی بکەین کاک مەسعود؟ تۆ ڕێنە مەگەر نەکەوتگی. دەی سەبەبە هێشتنەوەی هەر ڕێککەوتنێک تەوازونە هێزە. وەبیرە بێن و ئەگەر وەبیرە نایێتۆ باوکە جنابت بوو بە مەئمورە ساواکە ئێران. بۆ چون ئێران ئەترسیا لە حکوومەتە شیوعیە عێراقی، ئەترسیا. حکوومەت ئێران چ بوو؟ پادشایی. ئەترسیا. هاوپوری داوە بابەی تۆ بوێتۆ هێزە پرۆکسی دەوڵەتە ئێران. ئێستا ئێران ئیتر وە چەکدارەکانە خۆی و ئەرتشە خۆی دەرگیر تەکە عێراق ناوێت. غەیر مستەقیم، غەیری مباشر لە ڕێگەی ئێوەوە دەست ئەنێتە بینەقاقای عێراق. دەوسە عێراق مەجبور ئەوێ هەم بە ئێوە ئیمتیاز بات هەم بە دەوڵەتە ئێرانی. ئاخری مەجبور ئەوێ لە تاوە ئێوە ئیمتیاز باتە دەوڵەتە ئێران. شەت العەرەبەکەنە ئەروەند ڕوود حەقی ڕانینی کەشتی لە شەت العەرەب دەنە ئێران. بڕێ لە خاکە عێراق دەنە ئێران. دەست ئەنێنە بینەقاقای عێراقی گرن. تەنیا ڕێگەیە کە عێراق ڕێگەی هەست بە خەلیج. عێراقم باجەدات چون ئێوە بووگنۆ هێزە پرۆکسیە شا. جا حەمەی حاجی مەحموو ئەیوت کورد قەزدارە ئێرانە. غەڵەتە کرد حەمەی حاجی مەحموو. بێتا من بە مێژوو پێت سابت کەم ئێران تا بینەقاقا قەرزارە کوردە قەومی ئیتنیکیە و هەرچی شەڕێسی بە کوردە قەومی ئیتنیکی کردگێسی. بە پارەیەکی کەم پوڵی دوودانە هەواپەیمای تۆمکەتی داگەوە ئێوە گەورەترین ئیمتیازی سندگە لە عێراق. شەڕ عێراقی کردگە و تۆ درۆ ئەەکەی حەمەی حاجی مەحموو. درۆ ئەەکەی کەسێ نییە پێت بێژێ. ئای مەسعود بارزانی وەختێ خومەینی گەرەکی بوو حکوومەتی عێراق بڕۆخێنێ و ئینقلاب شیعەکان لە عێراق بکە، سەدام حوسێن هاتە بەرە تەلەڤیزیۆن قەراردادە جەزایری گرت، دڕی حەملەی کرد بە ئێران. وانە بوو لەبەرەوەی تەوازنە هێز گۆڕا بوو. ئەرتەشە ئێران دەستی خوارد و پارادایم شیفت کردیا و خومەینی هات و وتی ئەوە بوو دەست بوونە ناوە سازوکارە ئەرتەش و عێراق پەلامارە ئێرانیدا. وانە تۆ ئێستا ڕێکەوتگی حتا بیکەی بە قانونیش زمانەتە جێبەجێکردنە ئەم قانونە چییە مەسعودە بارزانی؟ هیچ. بۆیە پێتم وی تۆ دەبوایە ئێستا ڕۆڵەی قارەمان و کوردی دروست کردایە. لە هەموو بەشەکانەتە لە کوردەوار ئەو خەڵکەی فرە ئیشی لەسەر کریاگە فاسد بکرێ، خەڵکی کوردەواری داگیر کریاگە لای عێراقە، یعنی حەلیمە کوردستان. کاک مەسعود کێ کردی؟ تۆ کردە بە مەجیدی مۆڵ و بە هاوردنە سلەبریتی و بەڕژاندنە پالەتە دۆرار و دادانە مەعاشە ئەلەکی لەبەرەوەی دزی و فزی بکرێ. خۆ ناکرێ هەروە دزی بکرێم خەڵکە وەزانێتە دزی بەس لە نەفتەکرێ، دزی لە نەوت ناکرێ، دزی گەورە لە زەمینەکرێ. شارەکە فڵان و ماڵە ئاڵمانی و زەمینە بایر خواسێن و دولارێک پرۆژەی شارداری ئەدەن لێی یا شارەوان، نازانم شارەوانی پێژن شارداری پێژن چی پێژن، بەلەدیە ئەدەن لێ یەکسەرە یکەنە جێگەی مەسکوونی لە مترێ دۆلارێ ئەوێتۆ مترێ دەفتەرێ دروست یەکەن ئەیدەن و مترێ دوو دەفتەر ملیارد ها دۆلار جێبەجێەکەن. تۆ بۆ مەجیدی مۆڵ دروست کرد؟ ئەی تۆ بۆ بەجێ مەجیدی مۆڵ کارخانەی ئەسڵەها نەهاوردووە قاچاق؟ بۆ؟ ئەی تۆ بۆ درۆنە دروست نەکرد؟ درۆن دروستکردن کارێکی هەست. ئەی تۆ بۆ جەواسیسە نەخستە گیانە تورکیە و ئێران و عێراق و بەغا کەم پۆڵە بۆ نەتکرد تا تەوازونەکە ڕاگری. هەموو کەس ئاگادارە دەیسەکی گەرەکتە ئێمە بین لە ملمان بێژین بەداخەوە ئەشەو بیلا. کاک مەسعود بەداخەوە وتن بۆ تۆ عەیبە،
کارێکی نییە بەداخەوە داوا بکەم ئەمانەی نەم لای فەنگشتیان و یەکۆ بێژن بەداخەوە دێمە کارێکە لە دەست گشتیان دیت وە کوردی ێژێ پێ دێژم خاڵە چۆلەکەم بۆ بگری تۆ هەمان زوانە هەزووە پیرەژنی لەسەر شەقامەتوانێ بیوێت بەداخەوە کاک مەسعود هەموو لایەنەکان ڕێککەوتنیان لەسەر کردووە دەیستە نایکەن چیەکەی کاک مەسعود چیەکەی لایەنەکان ڕێککەوتنیان کردو ئیستە نایکەن چی ئەەکەی ئەهرۆمە فشارە تۆ چییە جواب نییە نێسیان ئەهرۆمە فشاریان نییە یەک ئەهرۆمە فشاریان بووی سەفێتانێژم کامەسە دابینکردنی بەشێک لە شایستە داراییەکانی هەرێمی کوردستانیش کە مافڕەوای خەڵکی کوردستانە بەشێک بووە لەو بەرنامەیە و ڕێکەوتنەی لەسەر کراوە کاک مەسعود ئەسڵ ڕێکەوتنیشی لەسەر نەکراوە بە قەوڵە تۆ مافڕەواس دەستوریشی بکەیت و وەختی کاورە زۆری هەزنایدا چیەکەی سە تۆ چیەکەی هیچ تۆ هیچ ناتوانانی بکەی چیەکەی چیت مەشایە بکردایە هاوە بیتم هاوردو سەدام حسێن ئەلجەزایری دڕی ئەمە ئەسڵ سیاسەتە بۆ ئەمریکا هەرچەکە نەوەوی دروست ئەکاودای ئەنیت خۆشەر ناکەتە کەس بۆ ئەمریکا F-35 دروست ئەکا بۆ ئەمریکا هەر مانۆڤرە سەربازی ئەدا لەبەر خاترێوێ بە تۆ بێژیت تەماشاکە من ئامادەم من هەرزل هێزم بۆ رووسیاییکە بۆ وڵاتانی ترەیکەن لەبەر ئەوەی کە تۆ بزانی ئەمە زۆری هەست هەر وەختی تۆ گەرەکتە بترازی لێتەدا تۆ چیت هەست تۆ مەگە 100,000 نیروی مسلحە نییە دادەی و دەردە چیە خۆن بۆیە بڕیارەکەی ئمڕۆی دادگای فیدراڵی بەر لەوەی دژی هەرێمی کوردستان بێت دژی پرۆسەی سیاسی و دژی حکوومەتی عێراقی و دژی بەرنامەی خودی هاوپەیمانیەتی ئیداری دەوڵەتیشە جددی کاک مەسعود ئافرین ئیستە ئەمە دژی ئەمنیەتە عێراق بوو چۆن ئیستە مەسەڵەن من قبولەکەم ئەم قسەتە لێ قبولەکەم ئیستە تۆ ئەم بڕیارە بەس بە دژی هەرێمە کوردستان نەبوو ئەی بە دژی کێ بوو ئیستە تۆ هەڵیانە بژێری دژی هەرێمی دژی پرۆسەی سیاسی و یعنی پرۆسەی سیاسی دموکراسی عێراق پێکەوە ژیان بە قەوڵ خۆت دژی حکوومەتی عێراقی و دژی دەوڵەتیشە ئیدارەی دەوڵەتیشە جددەن کا مەسعود چۆن دژێسی ئیستە کێ تهدید دەوێ ئیستە تۆ هێزەکە ئەجۆڵێنی بەرەو بەغا عادیتە ئەمە بەس بە زەرەری کورد نەبوو بە زەرەر خۆتانیش تاوە بوو ئیستە چیەکەی لە ئەتەلافە هاوپەیمانی تێتە دەرەوە ڕۆیتەکە مختەداسە دەرەویتە ڕەفیق پێدوا بوو شیاع سوودانی دائەنی تەواو حەلە ئیستە تۆ خەریکی تهدید دەکەی ئێژی ئەمنیەتە عێراق لە بینە چی کاک مەسعود وانییە بسم الله ئادەی کوڕندەی دەی بزانم چیەکەی تۆ خەریکی وایژی دێمە قسەیەکی مفتە تۆ لە هەولێر و پاڵە داگەس و هەر خەریکی پرتەوە بۆڵەکردنی ئێژی بەداخەوە من ژێژم بەداخەوە بەڕاستی بەداخەوە ئەی ئەم تهدیدە چیەیکەی دژی پێکەوە ژیانە ئیسە تۆ دەسەوەی لە ئەسڵەحە و ڕێفراندۆمەکە دەرتێری دەرزیەکی لێ ئەدەی نەتیجەکەی لە سڕی دەرتێت ژوو ئەعلام ئەستەقلالەکەم خوێڕینە تۆ ئایژی دەی تۆ وان ناکەی میجەزان تۆ وان ناکەی ئەم هاشوهوشە چییە لەگرا چۆن دژی ئەمنیەتی عێراقە اتفاقا دژی یەکبوونەوەی عێراق و لابردنی ئێوەس ببورن نەدژی بە نەفعی
تەواویەتە عێراق، یەکپارچەیی عێراق و لابردنی ئێوەس ئەم بڕیارە خەریکە بن کۆڵاکە. تۆ مەگەرم هاش و هوشە ناکەی بەهۆی ئەوەی کە مەعاشخۆرە هەست بە ناوی پێشمەرگە و کارمەندی ئیدارە بووگنۆ پارتی، چون تۆ مەعاشیان پێدەی دێ ئەم مەعاشە دەوڵەتی عێراقیدا مستەقیمن دەوڵەتی عێراقیدا با نۆکەرە تۆنەوە نۆکەرە دەوڵەتی عێراقون دێ خۆ مردمە ئینتمای هەیە ئەسی ئینتمای نیشتمانی هەست تۆ هێشتێک دەبیوێت تۆ ئەو مردم تەکردگەس و پول و پارەی ئێژی دەخاڵەت مەکە با بە ئەمریکاوا لە پشتمانە ئەو خۆ هەڵی نابێ پشتمانی گرتگە ئیسە چیەکەی ئەمریکا هێزە جوڵێنێ بەرەو بەخا دۆسێنێتە بینە قاقای حاکمەکانە دادگای فدراڵی. کاک مەسعود وەختی تۆ تەهدید ئەەکەی ئیشی بێژی ئەم تەهدیدە چۆن سوورەت ئەگرێ چی ئەەکەی؟ تۆ مەگەر ناژی دژە پرۆسەی سیاسیە، دژە دەوڵەتە تەوافقیە، ئیداری دەوڵەتە تەوافقیە تێتە دەرەوە لە دەوڵەتە تەوافقی لە پرۆسەی سیاسی عێراقا تێتە دەرەوە فدراڵی ئیعلامەکەی بە ئیستیقلال پرۆسەی ژیانە هاو بەش و نازانم پێکەوە ژیان ئەشێوێنیت تەواو دەی تۆ هیچ کام لەمانە ناکەی دێ ئەمشە تۆ ڕەهاتەکە نووساکتە. جێگەی سەر سوورمانە ئەرێ وڵا سەرگشتمان سوورمان لەم گشتە حکمت و دانایی و کیاست و سیاسەتەکە کردت. جێگەی سەر سوورمانە هەر کات کەشێکی ئیجابی لە نێوانە هەرێم و بەغداد دروست بوو بێت و دەرفەتێک بۆ چارەسەری گرفتەکان هات بێتە ئارا دەست بەجێ دادگای فیدراڵی کاری بۆ تێکدان ئەو دەرفەتە کردووە و بە بڕیارێکی دوژمنانە دەرفەتەکەی لەبار بردووە و بووەتە هۆی ئاڵۆستری کێشەکان. دیارە ئەجیندایەکی گۆماناوی جێبەجێ دەکا. جدیێژی کامەسەڵ تۆ ئەو منێژی باوەڕەکەی لە منە پرسی نازانم وەڵا سەری تۆش سوورماگە ئێژە سەرم سوورماگە لەم دەنگ و باسە سمسمە خەرە و کارکاری یاسە دێ ئەوانەی وا لە ناو پاراستنتوە وا موسا تەعلیمی داگن چ کارن کەڵەگان ئیستا تۆ ئێشێ بێگوزارش بێت و من چۆن لە من ئەپرسی جێگەی سەر سوورمانە و بەڕاستی و ئەجیندایەکی تری وا لە پشتا تا ئێمە تێن لەگەڵ بەغار ڕێکەوین دادگای فدراڵی ئێشێوێ. کاک مەسعود باوەڕەکەی ئێوە ئیدارەکەرە عێراقن، ئێوە حکوومەتن، ئێوە دەستگای جاسوسیتان هەست. ئەی جاسوس بۆچیە خۆ کەڵەگا بەخۆی بەخێو ناکەی عەکسی ناوگەڵی یەکتری ئەگرن. ئێشی ئێستا تۆ بزانی لە بغا چ خەوەرە؟ ئەمە ئەجیندایکی ئەواتە ڕێوە باوەڕەکەی تۆ لە ئێمە ئەپرسی. مەگە تۆ ئەمتە بۆ ڕای گشتی کورد و عێراق نەنووساگە جێگەی سەر سوورمانە کارە کێسکارە ئێرانە. دێ تۆ خۆت نۆکەرە قاسم سولەیمانیت، خۆت قەرزارە قاسم سولەیمانیت. چۆن چووگیتە ناوت دەوڵەتێک ئێعتلاف کردگە گشتیان بەچە قاسم سولەیمانی بەچە ئێران؟ مەگە مقتەدا سەدر نەیوت هەر لە نونی مالیکیوە تا قەیز خەزعەلیوە تا هادی عامریوە گشتیان نۆکەرە ئێرانە. ئەناسۆرە ئەجانب و ئێرانی لە ناو دەستگای عێراقا. کاک مەسعود چۆن تۆ سەر سوورماگە؟ ئەمە هەمان داستانە ئەحمەقانەیە ئەقڵە کورد بچووکردنە تا سەتحی ئینسانێکی لادی و بنەماڵە بردن. بەڕاستی وە جێگەی سەر سوورمانە و نازانم و ئەو چۆنوگە و یانی چی چۆنوگە؟ تۆ لەگرا حکوومەتی گشتمانیش بێژم بەخوا ڕازەکە و دەیەتر ئەوە عێراقی هەر دوژمنمانن. تۆ گەرەکتە من وەم نەتیجە بگەم وانییە وانییە تۆ وتکتە عێراقی ئەلئەخ العەرەب تۆ وا توتکتە تۆ تکتە ئێمە گشتمان عێراقین و تۆ چووی دەستور و نووساگە و عێراق نوێ و دروست کردگە تۆ وتە ئیستا گشتمان پاسپۆرتی عێراقی وانەگی فەرمانە. تۆ درۆکەی گەرەکتە من بێژم بەڕاستی عەرەب جنایەتکارە و ئەی تۆ خۆ وەختە خۆی هەرە توت کاک دیکتاتۆر جنایەتکارە. ئێمە وتمان دەوڵەتی عێراقی تۆ هەرەتموت سەدام حوسێن. ئێمە وتمان کاکە گیان لە 1920 دەوڵەتی عێراقی دانریاگە هەر کوردە کوژێ چ ئینگلیسەکەی چ مەلەکەکەی چ دەوڵەتهایە جمهوریەکانی. دەوڵەتە عێراقیە ئیشە ساڤرنتی بوێت ئیشە حاکمیەتی بوێت. دێ تۆ هاتی ئەم حاکمیەتەدا بە من لە مردمە. کاک مەسعود بارزانی وەختی لێتانەمە پرسیەم و دوژمنە کورد کێس جواب نەدا و مەقا کرد. ئەموو مەگەر دوژمنە کورد ساختارە دەوڵەتی عێراق نەبوو مختانە کرد سەدام حوسێن بوو.
ئیستا عرب ئیسەی سەدام حوسێن دەوڵەتە عێراقە بۆ ڕوویدا دنیاوە بۆ لە ڕۆژە ئەوڵم نەدوت ساختارە دەوڵەتی عێراق دژمنە کوردە ئەها منیستێژم کۆرپۆرێشنە ئێرانی دژمنە کوردە نظامە سوڵتەی جودۆ کریستیانەتی و نەزمە بازار و دژمنە کورد و کوردایەتی و کوردیەتە تۆ چۆنم بڕیارتە نەدا ئیستا گەرەکتە ئێمە بخەڵەتێنی کلکەڕێوی تێری تو دەمانە کاک مەسعود ئێمە و ئەحمەق ئەزانی فرە خۆشحاڵی کە ئێمە ئەحمەق بووین مێژوێ شکست وا لە پشتمانە تۆ ئەتوانی وا قسە بکەین و ئێمە ژوێ کۆدانیشین دوو گوڵە فرمێسک بڕژێنین و بێژین بەخوا کا مەسعود ڕازەکەی بەخوا کورد بە و بەختە و کە زۆڵە و تۆیش هەر پامپی بەی لە ژێرۆ بەڕاستی بەو بەختین و بێچارین و لچە پەڵەمە بمانگرێ نە ئاغاگیان تۆ خائنی نە ئاغاگیان تۆ ڕەهبەر نییە تۆ کار بەدەستی تۆ هاتکی کورد بە کورد بناسیینی تۆ هاتکی کورد بە کورد بفرۆشی کامە کورد بە کوردێکی سوڵتە ناپەزیری سوڵتە قبوڵنەکەری مخەیەری ئازاد کوردێکی دائیمەن شکست خواردگی لە چەپەڵەمەکەری سوالکەری دۆڕیاگی تەجاوز قبول کردگە فرۆشتەوە دروستە کامەسەوت دەیستەم قسە بۆەکەی دووبارەی خوێنی جێگەی سەرسوورمانە هەر کاتێ کە کەشێکی ئیجابی لە نێوانە هەرێم و بەغدا دروست بوو بێت و دەرفەتێک بۆ چارەسەری گرفتەکان هات بێتە ئارا دەست بە جێدادگای فیدراڵی کاری بۆ تێکدانی ئەو دەرفەتە کردووە و بە بڕیارێکی دوژمنکارانە دەرفەتەکەی لەبار بردووە و بۆتە هۆی ئاڵۆزتربوونی کێشەکان دیارە ئەجێندایەکی گوماناوی جێبەجێ دەکات و جێگەی دادگای شۆڕش مەحکەمەتە سەوڕەی ڕژیمی پێشووی گرتووەتەوە پشتە شکان هەر کرۆکی شکیا کاک مەسعود تۆ بە گەورەترین مؤسسەی عێراقی وا زۆری لە گشتان زیاترە خەریکی حەملە ئەەکەی وا مقتەدا سەدر بە مؤسسەی مەردەمی زانی لەشکەری بە مؤسسەی مەردەم زانی بەڵام پارلەمانی بە ماڵە مەردەم نەزانی بە ماڵی فرەقە فاسدێ دەوڵەتانە منتەقەی زانی دروستیش وتی دادگای فدراڵی نیوتراڵە خلاسە خونساس بەرامبەر بە فرەق وتی ئەرتەش خونساس ئەرتەشە ملەتە بەڵام پارلەمان خونسانیە هەرکە ئەجەندایەکێکی واپێ یەکی ئەجەندای ئەردەنە یەکی ئەجەندای تورکیایە یەکی ئەجەندای ئێرانە یەکی ئەجەندای تەشەیوعە تۆ کە ئەجەندای ئێرانی دەیستە چیەکەی ئیستە پشتشکان بووە و مەحکەمەتە سەورە لە بینیەوەی چۆن لە بینیەوەی بێبە من حاڵی کەم ئاغای مەسعود بارزانی تۆ ئێژی ئەمە تۆ نایژیتی ها لێو دوا پسپۆڕەکانە تێنوا من دوێ شەو لە کڵاب هاوسا لە قەمپێ تا کێشام ڕوڕووی دادوەرە هاورگە ئێژێ مەشروعیەتی نییە بۆ مەشروعیەتی نییە چون ئەم دادگای فدراڵیە لەسەر دەستوری کاتی دانریاگە لێو دوا دەستورەکە دانریاگە وتیگیانە چۆن پێک بێت لە کۆمەڵی فقه شەرعی و نازانم فەقیه و ئەمانە و پێک بێت بەڵام ئەمەی ئێستا سەر و کۆمار هەڵیان ئەبژێرێت نۆ کەسن و هەتایی هەن دەی تۆ نەهاتێک کەس بە ناوی دادگای فدراڵی وان نۆ کەسن سەر و کۆمار هەڵیان ئەبژێری هەتایی وانە ئەوێ لیمیتی نییە بڕیاریشیان نە ئستێنافی لەسەر ئەکرێتەوە چوزان ئەپێڵ ئەکرێ لەسەری دادخواست ئەدرێ لەسەری تەقازای فەرجام ئەکرێ لەسەری نازانمەوێت تۆ چی بە زوانەیەوە ناکرێت بڕیاریدا لازم الئیجراس دێم ئەزانی هەنی چی بزانە لەو حکوومەتە ئێرانیە شۆرای خۆبرەگان ڕاهبەری بە دەنگە مەردم ئەوێتە شۆرای خۆبرەگان ڕاهبەری شۆرای خۆبرەگانە ڕاهبەری ڕاهبەر هەڵ ئەبژێرێ خۆبرەگان بە دەنگە خەڵکی چووگە ڕاهبەر بە ئینتخابە خۆبرەگان چووگە هاوکات هەم ڕاهبەر ئەتوانێ خۆبرەگان ئەزڵکە لە بینیان بووە هەم خۆبرەگان ئەتوانێ ڕاهبەر ئەزڵکە سوالە گەورە ئەمەسە ئەگەر هاوکات خامنەئی خۆبرەگان ئەزڵکە و خۆبرەگان خامنەی ئەزڵکە حەقوا بەکێ حەجکەمە ناتوانێت
خامنەی ئێژێ من دروسە تۆ انتخابۆ کردم بۆ لێ ویلایەتە خوام واوە دەسۆ ویلایەتە فەقیهم ویلایەتە مطلقەی فەقیهم غەڵەتە کرد ئەویش مەجبورە مردمی بۆ بێرێتە خیابان بێژێ ئێمە نەمایندەی مردم و گین ئێمە تۆماندانیاگە تۆ فاسدی دەیوێت و شار ئەگەر بتوانن خامنەی گشتیان نەکوژی ئیستا تۆ ئەڕۆی گەرەکتە دادگای فدراڵی لا بۆی بێژی تۆ پێشوەختەیت و نامەشروعی ئەویش دەتوانێت حکم بە باتەڵەکاتەوە حکم بە سەر و کۆمارە لابووە حکم بە بێژی ئەمە نایاساییە و بە گوێرەی مەیل خۆی دەستوری عێراق تەعریف کاتەوە تەفسیری کە تۆ چه غەڵەتێکەکەی چی ئەەکەی حملە ئەەکەی دادگای فدراڵی دەبینەوەی بسمیلە ئادێ نۆ دادوەرەکە ئەکوژی دەبڕۆبیان کوژە پس ناتوانانی حەجێکی پێ بکەیت فشە فشیش مەکە لە پارلەمانە ئەڕۆی دەستورە گۆڕین یەکسەرە حکمێکەدا باتڵیەکاتەوە ژێ بەرخەلافە قانون ئەساسیە دروسە ئەسەن کارە دادگای فدراڵە مەسەیتر انحرافەکانە قانونە ئەساسی یا دەستور ڕەدەوەکاتەوە تۆ ئەزانی تەکەکیا تەرەفوگی تەکە دادگاهە باڵای عێراق فدراڵە وا تۆ فرە دەم لە یاسا ئەدەی لەگرا دووڕیاگی ناتوانی ئەمانە گشتی فیلمەتی ئیمکان پەزیر نییە مەگەر زۆرێکی قودرەتمەند بێت ئەو کارە بکە دەی تۆ زۆرتە نییە هەسە نێسە ئەگەر کەسێ پەیدا بوو ئەو زۆرەی بوو دادگای فدراڵی لەبین بووە تۆش لەبینەوەات چیتە پێویست ناکات تۆ بۆ بوویت ڕقیبی وەکو تۆ بۆ بوێت لێرەدا داوا لە حکوومەتی عێراق و لایەنە پێکهێنەرەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت دەکەم هەڵوێستی خۆیان لەمەڕ پێشێرکاری و دژایەتیکردنە نیشان بدەن کە لەلایەن دادگای فدراڵی لە دژی بەرژەوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان ئەنجام دەدرێ مەسعود بارزانی باریکەڵڵا ئاغا مەسعود بە ڕەهبەرە کوردان بە ئاغا مەسعود عەجەب افتزاحێکە نووساگە تۆ خۆت ئەحمەقی یا دیگەران و ئەحمەقەزانی تۆ مەگەر نەوت بۆ ڕایگشتی کورد و عەرەب ئیستا بۆ کێ نووساکتە بۆ دەوڵەت و هاوپەیمانان تۆ چۆن ئەم تەڕوو بە ڕایگشتی نووسا حەجێکە نەوت کەوتیتە تۆ ڕەهاتوتن لە ئاخرە وت لێرەدا داوا لە حکوومەتی عێراقی دەکەم یانە چی ئیستا منە بەشایەت گرکە ڕایگشتی منە بەشایەت گرکە من وای خوێنمەوە تۆ داوا ئەەکەی لە حکوومەتی عێراقی و لایەنە پێکهێنەرەکانی هاوپەیمانی ئیداری دەوڵەت هەڵوێستی خۆیان لەمەڕ پێشێرکاری دژایەتیکردن نیشان بن چی بکەن فیکە لێبن تەقڵ لێبن هەڵخەنەوە بڕۆن لەبەر یا تەزاهوراتکەن چی بکەن دەیستە منەوە شاهد دەی ئەگەر نەیکەن چیەکەی دەوڵەتەکە هەڵەوەشینی تۆ ئەنەوی لە بۆقە ملە شیاع سوودانی و چواشەقەی لەقمە نوری مالکی و چی ئەەکەی مەسعود بارزانی بابا کام کەر ئەمەی بۆ تۆ نووساگە ئەمە هەرگەرێکی گە تۆ تڕۆکە بیکەرەوە عەرەبی هەر مەسخەرەتەکەن لە بیدیا عەرەبیەکانە تۆ چۆن لە سەرەتاوە بۆ ڕایگشتی نووساکتە دەی تۆ ئەگەر مخاتەبت دەوڵەت بوو مخاتەبت ئەمانە بوو بەردەنگەکانت حکوومەتی عێراق و لایەنە پێکهێنەرەکانی هاوپەیمانێتی ئیداریە دەوڵەت بوو بۆ لە ئەووەڵۆ نەتوت بۆ حکوومەتی عێراقی و لایەنە پێکهێنەرەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بۆ بەردەنگت ئەوان نەبوو بۆ وتت ڕایگشتی عێراق و کورد بابا ئێوە ناتوانن یەکدانە پەیامە سادە بنووسن بەردەنگەکە مشەخەسکەن ناتوانن ئەو مێژووە شکستە بە ئێوە دروست بووگە نە بە ئێمە منیستە مو لە ماسە ئەکێشم و دەریەخەم ئێوە چە ئەحمەقن چ بەڕەسێ بەوەی کە تۆ لە بەغا سیاسەتکەی تۆ چۆن نەتزانیگە کورە کاورای کاول یەکدانە نوێنەر بەناوە نوێنەرە سەربەخۆ چووگە شکاتانی کردگە یەکدانە نوێنەر ئەکرێ لە ناوە عێراقا گشتی فاسدە و چەکوە دەسە و پوڵوە دەسە نوێنەرە مستەقل بێتە دەربڕاتە پارلەمان ئیمکانی نییە گشتی لە عێراق دانی تێژە و کردگەسە و بوونان ئەم نوێنەرە مستەقل لە چکارە چووگەسە مەجلس کورە داوای 4600 پاسەوانی سنووری ئەکەن ڕووداوەکەی تۆ نووسابووی لە 48 ساعاتە
2 مليون کەس فۆڕمی ئستقدامیان پڕکردە سوۆرە عێراق وا خەڵک لە هێسی بۆ ئیش چۆن کاورا بە عنوانە نوێنەرە مستەقل ئەڕاتە ناو پارلەمان ئیمکانی نییە ئەی دەستگای ئستخباراتی تۆ چۆن نەیزانی ئەی ئەو شەست نوێنەرە گوێرەکە هەناردەکتانە زەبەغا خەریکی چین خەریکی مەلهەچوونن سرویسە خەدەماتی جنسی ئەدەنوە نمایەندەگانە تر چیەکەن لەوێ بابا ئێوە نە نفاق ئەزانن نە فیتنە ئەزانن نە سیاسەت ئەزانن ئێوە مشتێ درۆزنە پوڵ دەزن فەقا پوڵە دزن دەسەڵات وەلاتان و فەقا پوڵە ئەویش پوڵەکە بکەنە ناوی سەرینەکەتان خۆ نازانن بە پوڵ قودرەت تەولیدکەن خۆ نازانن دەسەڵات چییە هەر پوڵە دزن دەسەڵات بۆ ئێوە پارەیە پارە هەر پارە ئەگرن نایدن ئێوە لەگرا دیتان مەسعود بارزانی نەیوت من ئەمنیەتە عێراق شێوێنم عێراق لە چیە ترسێ ئەمریکا لە چیە ترسێ لەوەی کە عێراق سەقامگیر نەوێ ئەمریکا بەچی بە پەلەپەل دای لە بۆ قملە پۆلبریمر فڕێدا دەرۆ بۆچی نووری مالکیان هاورد دایان نییە بۆ ئەوە پەلەپەلگەرێکی بوو دەوڵەتی عێراقی دروستکە چون ئەمنیەت نەبوو لە عێراق و ئەمریکا ئەکەوتە بەر فشارە ئەفکارە عمومی جەهان مەرتیکە تۆ چووی سەدام حوسێنی لابرد باوەڕەکەی گۆمەخوێنە دروست کرد ئەوەی ئیستە لە عێراقا مهمە کاک مەسعود ئەمنیەتە و تۆ لەو تهدیدە کرد یعنی ئەتوانی ئەمنیەتە عێراق بشێوێنی بۆ نایشێوێنی دەی لە خۆتۆ قسەی زل مەکە نایشێوێنم ئەمەی کە پێتانم وتوە تەحلیلم کرد بە ئێوە چی ئێژێ بە ئێوە ئێژێ بنە هەنگەڵیان گەنیگە وەزعیەتە ڕۆحیان خراوە پرش و بڵاو بگن و جاری چوار بەیانیان دادەرو ئاغای مەسعود بارزانی دای سەرۆکە هەرێم دای سەرۆک وەزیران دای یعنی دەوڵەت و کابینە حەمەی حاجی مەحموودش دای سەرۆکە دادوەرەکان و کوردستانیش داگیە و پەلەپەل گشتیان خەریکن یەک لە دوای یەک ساحیحیەکەن و کورەتا ئێوە بزانن ئەمانە چەندێ کاولن حەمەی حاجی مەحموود لەگرا ئێژێت ئەگەر هابێتن متاسفانەوەی حەمەی حاجی مەحموود پێ نییە بیخوێنمەوەتان تۆزێ پێ بکەنن بە حەمەی حاجی مەحموود ئەمە چی ئێژێ ئەمە ئێژێ لەبارە ڕۆحی و ڕەوانی و شێویاگن بۆ ئەمانە دوو کارتیان بەدەسوو بوو کارتێکیان من زوو وتم حکوومەتە هەرێم تووشم مەرگە سیاسی بوو ئەو کارتە چ بوو ئیجماعی فەساد ئەم عێراقە پڕە لە فەساد مشتێ فرقە و گروپ لە دەوری یەکتریە کەس چاری کەس ناکات گشتیان بە یەک و ناچارن یەکتری تەحملکەن تا دزی بکەن ئەم تەوازونە بەگرتنە پارلەمان لەلایەنە موقتەدا سەدرۆ و زۆرێکە نیشانیدا تەواو بوو عێراق ناگەڕێت و دوای قۆناغە بەر لەگرتنە پارلەمان یەک نەفەر پەیدا بووگە منافەسەی گشتیانەکات تەواو عێراق لە قۆناغە زەعیفەکانە فاسد دەرهات یەکی ئیستە زۆری لە گشتیان زیاترە ملحوڕی ئەکاوە ملیان پێدادا حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بوو لەگەڵا یەک کارتی تریان بەدەست بوو سازانە پشتە پەردە پێکەوە هاتن پێکەوە سازان ئەمیانە بەدەستەوە بوو ئێستا دەوڵەتی عێراقی چۆن دەوڵەتێکە دەوڵەتێکی ئەکسەریەتی پێکهاتەهای ئیداری دەوڵەتن کە مڵۆزمێ وەکو مقتەدا سەدر و هەفتاوسێ نوێنەرەکەی تیانیە پارلەمان یەکدەست وا لە بەردەستیانە ئەمان هاوپەیمانە قەیسە خەزعەلی و دەوڵەتە قانون و ئیتارە تەنسیقی و جبوری و ئەمانەنە هەر لەم دەوڵەتە وا پێیان وابوو هەرچی شتە ئۆکەیە لەمە باشتر ناخۆڵقێ دەنگن نەیار نییە دارودەسەی ئیتارە تەنسیقی لە ترسم مقتەدا سەدر پەڕۆ ئەگرنە دەسەوە بۆ دەسماڵ کێشان و پیاسپاکردن هەر لەمە بە کەللەدایان بە عەرزە چ دەرسێکیان وەرگرت سازانە پشتە پەردە ناکرێ من لەبەرەوە خۆم تەکتا تەوافقەکەم
لەولاوە کەسێکی تر نەئەدەم نە بەناوە منە و بەناوە خۆیوە دەست بنێتە بینی قاقا گرتە ئەم کاتیشیانە سوود سازان و پشتە پەردە و ئەم جۆرە شتانە نەما ئیستا یەک لە دوای یەک بڕیارەکانە تر تێتە سەریان حکوومەتە هەرێمە کوردستان تووشی مەرگی سیاسی بووگە با بزانن ئەمانە ئەگەر بەهاتایەنە حکوومەتیان بکردە بزانن تۆ زەمینێکە پێ ئەدەن ئەگەر بە هینی خۆتی بزانی دەوروبەرەکەی تەلان ئەکێشی ئەڕێ ئۆساکاری بۆ تێری بنی دەرتێریت دیواری بۆ دائەنی ئەیکەیتە ماڵ کە کردتە ماڵ پەنجەرەی بۆ دائەنی میلە ئەخەیتە بەرە پەنجەرەکە دزنێتە ناو ئیستە محتەویاتەکەی نەدزن نەردەی گەورە خەیتە بەرە دیوارەکەی کەس نەتوانێت بێتە ئەو دیێ و دەرگای گەورەی قایمی لێخەی CCTV و کامەرای لێخەی عەزیز تو ئەگەر ئەم کوردستانتە بە هەنە خوات بزانیایە ڕۆڵەی ئینقلابی و دروزە کرد ئەوەی پسپۆڕ وایە مێشک وایە لەم کوردەوارە کۆتە کردو لە خۆت لە بوارە علمیە لە بوارە علومی ئینسانیە ئەوەی مێشک بوایە کۆتە کردو گەرەکت بوو دزە خاسە گەرەک بوو خۆفرۆشە خاسە گەرەک بوو لەشفرۆشە خاسە گەرەک بوو جاسوسی بکەیت گشتیت گەرەک بوو تۆ حەج کام لەمانتە نەکرد حەج دیوارێکیشە نەکێشە حەج ڕۆڵەیەکی ئینقلابیشە دروست نەکرد کوردە فاسد کرد وتە کوردایەتی چیە بەس پارە سڵاو لە ئێران سڵاو لە عێراق سڵاو لە تورکیە سڵاو لە ژیانی خوشک و زەران تۆ معلومە تۆ زانی ئەڕۆی و پێیان وتکی ئەڕۆی و ئەمە نەمایشە و تۆ ئەڕۆی و تۆ دۆڕیای ئەم کوردە سوالکەرە شکست خواردگە لە چەپەڵەمەکەرە مۆردە تەجاوز واقع بووگە کێ دروستی کرد ئەمانە دروستیان کرد بۆ ئێمە تەحلیلیانەکەین ئەها ئێمە نەئەترسین نە ناڕەحەتین ئێمە ئینسانە کوردیە سڵتە ناپەزیرین ئەقلیشمانەکە بازیەکەیش لە دوورە ئەخوێنینەوە هەزاری وەکو ئەمانیشە ئەخێنە سەر کلکمان سۆڕی ئەدەین ئێمە شکستمان بە عەلی خامنەی هاوردگە بە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە پڕۆژەی ئینقلابی دەستی شاراوەی ژیناخانەمە ژنجیان ئازادی هاوردگە خوێندنەوەی دەوڵەتە عێراق کارێکی هەست ئینسانە کوردیە کە نظامە سیستمیکە ئینقیاد ئەشکێنێت ئینسانگەلە وەکو ئێمەیە تەعەیون پەیا کردگن دیتە ئێمە مێژووی شکست نیین دیتە ئێمە لە چەپەڵەمە ناکەین دیتە ئێمە سوال ناکەین کەسی جۆ پیا کەساو ناکەین لەم دنیا ئەوە هەر کەسێ بینووسە هەر کەسێکی ئەوە تەرجمەی بکەوە هەر زوانێ 2000 شەقان لەو کەسەوە بخوێنێتەوە کاورا بۆ ڕای گشتی نووساگەسی لە ئاخر و خەتابەکەی ئەڕواتە داوا ئەکا لە حکوومەتە عێراقی وەکو پێکهاتەکانە پێکهێنەرە ئیدارەی دەوڵەت خب حەج کارتێکیان بەدەستەوە نەماگە حەج نە هێزیان هەست نە قودرەتیان هەست نە بڕیاریان هەست نە شەخسیەتیان هەست نە سیاسەت ئەزانن و نە سیاسەتیان کردگە لەم ڕۆژانە تێئەقوچێن و دەرەچن هەشت ئێمە جارنامەی ئەرتەشە کوردانماندا هەر ئەو وەختە کەوتمان حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگەوە ئەمانە جێی تێڵین وە دەرەچن لە ئاخری شۆشتێکی تر بێژم تا بزانن ئەمە هەر بە تەنهایی لە کوردە قەومی چنیشی نەقۆمیاگە ئەم مدەتە دوای ئەوەی کە ئێمە شکستمان هاورد بە نەمایش و کارنەڤاڵە ئێعترازاتە خیابانی و لە مەهاباد و لە شنۆ و لە سنە و لە کامێران و لە جوانڕۆ خەڵک پەلاماری موسساتی دەوڵەتیدا کۆمەڵ و دموکرات زیقیان کردو تەکە سپای پازدارانە و پەلەپەل ئەمان وتیان خەڵک وەحشیە و مەکەن و لەم کارانە مەکەن سپای پازداران هات 7 نەفەری لە جوانڕۆ کوشت و جەریانە نەمایشە ناو خیابانی کۆکردەوەی تر چون ناڕاتە بەرەو خەریکە جددی ئەوێت و ئێمە ڕۆژی ئەوڵ پێمان و لە دەسە دەری تێنین ئێستا کەوتکدا دروستکردنە هەیکەلێک ئێوە ڕازی بوون بە موشتەبا ئەوەڵیندانەی خەرجیەکەن کێس
ئاغای ڕزای پەهلەویە من وەکالەت میدام گشتی ئەڕوا لەسەر حب و بغز ڕزا ئەوێسێ وەڵا ڕزا و کوڕەشاس و خەڵەتی کرد و دزە و فڵانە و یەکێکی ژێنە وەڵا قەشەنگە و حەزی پێکەم و کوڕەشاسوەمانە ئانە بەردەن ئیسماعیل نوریە عەلا مەطلەبێکی نووساگە حەجکە فکر ناکاتەوە ئەرێ تۆ وەکالەت بە کێ میدەهی بۆ ڕزا پەهلەوی نەمایەندە نییە نوێنەر نییە بۆ وەکیلە کێس بڕۆ پرۆسەی حقوقی وەکیل بخوێنەوە تۆ کەی وەکیلەگری وەختێک کە تۆ اختیارە ئەنجامدانە کارێکت هەست بەڵام خۆت ناتوانانی بیکەی ئەیدەی تۆ کەسێکی تر لەسەر ئەو کارە و کارتە بۆ بکە دەیستا مردمی ئێرانە وەکالەت ئەدەن و ڕزا پەهلەوی چی بکە وەکالەت ئەدەن و ڕزا پەهلەوی دەوڵەتە ئێرانیان بۆ بخە جدەن ئێمە پێمان وا بوو ئینقلاب واسە بێتە ناوی خیابان و بڕۆی پادگان و شارەوانی و بانک و دادگستەری و پاستۆر بگری مؤسساتە دەوڵەتە ئێران بخەی بەناوە مردم ئینقلاب کریاگە ئیستامان داستانێکی ترێژن ئێژن ڕزا پەهلەوی زۆرۆوە بەتەڵە ئارنۆردە ڕزا پەهلەوی ساڕۆخە ئەرزە ساڕۆخە بالستیکە ڕزا پەهلەوی متەخەسسە خستنە دەوڵەتە ئێرانە بڕۆین وەکالەتی پێ بێن وەک دەوڵەتە ئێرانمان بۆ بخە ئەو مردمە ئەحمەقە یەک نەفەری سوال ناکاوە لەسەر ئەمە ناوێسی یعنی چی یعنی ئینقلاب و گۆڕین ڕژیم بە تەزاهورات و گرتنە مؤسسات نییە ڕزا پەهلەوی ئەوێت و نوێنەرە ئێوە ئەڕواتە کە ئەمریکا قساکە ئەمریکا ئەیخا ئینقلاب و ئاکری ئەمریکا تێ وڵاتێگەخا فەڕەنسە تێ ئەیخا ئەڵمان تێ ئەیخا جدەن واسە ئەو مردمە ئەحمەقە بەناوە مردمە ئێران و ئەحمەق کریاگە یەک نەفەرم سوالە لە خۆی ناکە بڕوا لەسەر وەکالەتەکە بوێسی بۆیە ئەم خەڵکە ئەخەڵەتێت ئەم خەڵکە خەریکە غەی بەکرێت و لە خەڵکبوون دەرتێت و دەریان هاوڕگە هەرو کارێک کە تایسە کردیانە ئەم دیبەیتە بۆ یەکریا تا بزانن وەختی ئێمە هەر لەسرە ئینسان و مخەیر سوڵتە قبول نەکەرە یاغیە تاغیە کوردی ئەویسین هەر قسەی لەسەرەکەین لە دەوروبەریا تا بە وجودی بێرین بۆی من تحلیل دەکەم ئیستە یارانە ئێمە هیچ کەس هەست بە شکست ناکە لەسەر و خەریکە ئەنوارێت و قەزایە و ئەو جۆرە ئەڕواتە پێشەوە کە ئەو ئێژێتی و ئەو خەریکە بازی ئەداوە دەوڵەتە ئێرانی شکستەدا من بەر لەوەی ئەمانە تێقوچێنن دەرچن لە هەرێمە کوردستانە پێتانە وت شکستیان خواردەتەوە ئاڕۆن کاریان تەواوە ئەڕۆن بۆیە ئێوە هەر لە ئیستۆ ئامادەن دەوڵەتە مرکزیە عێراق لە دەرچوونە ئەمانە کەچوو شەڕ ناوخۆ دەست پێ بکەن لەگەڵ عێراقا خەڵکەکە خەسیاگە ئێستیقباڵەکە لە حکوومەتە مرکزی بابیکە ئەوانە کوردن ولی ئێمە کوردین فەرقەکە ئەوانە تەسلیم بووگە خەسیاگە لە چەپاڵەمەکە لە سوالکەرە هەست خوو بە تەجاوز کردگن ئێمە نیە و ئەوەنە ئەڕۆی نەبەرەوە تا هەزارانی وەکو خۆمان تەولید بکرێت خەڵێتان بوو پس ئێمە سورپرایز ناوین هەر لە ئێستۆ خۆمان ئامادەکردگە بووی هەرچی من ماچوون خەتمە کەلامن ئەمە عەقڵە سیاسی ئێژێتی منطقە سیاسی ئێژێتی بازیە سیاسی ئێژێتی من وتم دەوڵەتە ئێرانی شکست دەدەم سێنتزۆ ئێژێت کۆنە سیاست مەدارە سەرکەوتووە فەرماندەکان کە سەرکەوتگن هەمیشە احتماڵە شکستیان لەبەر چاو بووگە بۆیە دائیمەن لە ڕەقیبیانداگە کە شکست نەخۆن ئێمە ڕۆژە ئەوەڵ هاتین زانیمان کەرەسەی دەوڵەتی ئێرانمان پێ نییە پوڵەکەیمان پێ نییە بەڵام یەک شتمان نەزانی هات کە شکست بەسەر چمکە کووردا بێنێت ئێمە وەکو چمکە کورد وەکو ئینسانە متعین بووگە کوردی کە تەجەسومە کوردیەتین نایەڵین شکست بخۆین ناکەوینە لە چەپەڵەمە و بەڕاستی سورپرایز بووین و وەی چیمان پێ هاتوو ئێمە شکست هیچ کە خۆمان شکستمان نەخوارد وەکو چمکە کوردە ئینسانە مخەیرە ئازادە سوڵتە قبوڵ نەکەر تەمامە ئەیادی دەوڵەتە ئێرانیمان شکاند محکەم داماندەی
دامن لە کۆمەڵگای مەدەنی، دامن لە ئەحزابە بەرساختە، دامن لە پرۆژەی بەرساختە، دامن لە ئێرانیەت نەبوو گیان، دامن لە تەبیین نەبوون نەزەریە ئێرانیەتیان و هاوکات ڕەواویەتە کوردیەتە خۆمان کرد. سنتزۆ ئێژی ئەمەی کە تۆ شکست نەخۆی دەست خواتە، ئەمەی کە حەریف شکست بخوا ئێشی ئشتبا بکا و شکست بخوا. ئێمە دەوڵەتە ئێرانیمان تووشە شکست کرد، دەوڵەتە ئێرانیمان تووشە ئشتباکردن کرد. من نەموو دەوڵەتە ئێرانی تەمامە سەگ و سوودکەکانی خەرجەکە ئەوەنی خەریکە دانە دانە خەرجیانەکە بەڕزای پارەوی تۆ بە کۆمەڵ تۆ بە دموکرات و گشتیان ئەوانەی نۆکەری بوون خەریکە خەرجیەکە. ئەم نەمایشی وەکالەت ئەدەمیشە فقط بۆ خاتری ئەوەسە ڕزا پەهلەوی تڕۆکە بەر لەوەی بڕۆینە ناوە خەلەعە قودرەت و ئێوە ئێژن فەردایە ئازادی سن و قدەنگدان ئێمە ئێوە وەزن نەکێشین لە ئانلاینە و هەشتەگ. ڕزا پەهلەوی هەنووس 400,000 هەشتەکی نەهاورگە لە 10 ملیۆن ئێرانی ناو ئوروپا و ئەمریکا کە هیچ زەحمەتی بۆی نییە هەشتەکی بخاتە بەری کە ڕزای پەهلەوی تەجەسومە ئێرانیەتە خۆیانێژن تا 85 ملیۆنە ناوخۆ 400,000 هەشتەکی نەهاورگە. ئیستە تۆ ئەزانی 300 ملیۆن هەشتەکەکەی ماسا کێ دروستی کرد وەک چێ ئیستە خەریکە ڕزا پەهلەوی تڕۆەکە. ئیستە تۆ ئەزانی شەهریارە ئاهی من وتم کارمەندە بەیتە ڕاهبەریە ڕزا پەهلەویش کارمەندە سپای پاسدارانە با بزانن غەڵەت ئەکا بێ ئیرادەی ئەوان ڕەفتارکە. ئەمریکا ئەنەوێ لە گوێی فڕێداتە ناوی ئۆقیانوسە ئەتڵاس هیچ کارەس جددی مەیانگرن مەسخەرەیان کەن. حکوومەتە هەرێمیش جددی مەگرن مەسخەرەیان کەن کاریان تەواوە تەواو فاتەحەس ماتەڵەن تێق و چێن و دەرچن بەرە وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی. من ئەمانمە وتوانیە ئێوە باتان نەداوە نەهاتن زەرفیەتەکانە خۆتان بێرن تا ئێمە بەر بەم فاجعە بگرین. فکر نەکەی دەرئەچی لە دەسم دەرەچی بڕۆیتە ژێرە عەباکەی خوا دەرەتێرم چون من دەگرا ئیتمامە حجەتم تەکتا کرد. تۆ ئەزانی من ڕاستەکەم، تۆ ئەزانی من دروست خوێنگە مەسەو و تۆ ئەزانی فقط ئێمە ئەتوانین بەری پێ بگرین و تۆ قمە ئەقوچی تا ئاخرین لەحزە تا ئێمە کەمترین کەرەستەمان لەبەردەساوێت. باوەڕکە بڕۆیتە ژێرە عەبای خوا دەرەتێرم. ئیتمامە حجەت بوو ئاغای بارزانی ئاغایانە اتحادیەی مەیهەنی ئیتمامە حجەت بوو. من نەسیحەتتانم کرد ها تۆ تویش خاس ئەزانی من ڕاستەکەم. لایەوە خۆش.